اللي بمنا الله عزيزة كان يوريم تونن هموتان باشن اي اخوا هميشه باش بن بيان بلين بيتا خوشات ما قوندك ايوا منيش امرو زور دلخوشم ازانن بوتي لبر اويا كم جاري يما ام قوندا جواني كردستانو تاوم بايوا عزيزة كوي ادي بيان بلين قوندك تناوي تيا الياوا باشا قوندي الياوا سربا قزای کوێیە؟ قەزای قەرەداغ سربە پارێزگای کوێیە؟ سلێمانی هەر بشین یەک چ بڵێ قایم بۆ خۆتان مناڵەکان یاوڕێم حەزەکەن بچین بۆ لای هاوکارانمان کە راپۆرتێکی جوانیان بۆ ئامادەکردوین لەسەر ناوچەکەتان کەواتە با بە یەکەوە بینەری بین فەرموون
سڵاوتان لێبێ مناڵانی هاوڕێم دڵخۆشم کە بەرەو ناوچەیەکی تری کوردستان بەڕێ ئەکەوین و بەرەو گوندێکی جوان و دڵگیری کوردستان ئەتانەوێ بزانن ئەم گوندە کوێیە؟ کەواتە وەرن با هەندێ زانیاریتان بەمێ گوندی ئالیاوە ئەم گوندە جوانە ئەکەوێتە ناوچەی قەرەداخ و سەر بە ناحیەی قەرەداخە دووریەکەی نزیکەی 31 کیلۆمەترە لە سنتەری شاری سلێمانیەوە ئەم گوندە لە ناوچەیەکی دڵگیرە و دەور و پشتی بە شاخ و کانیاوە جوانەکان دەورە دراوە. گوندی ئالیاوە باخچەی منداڵانی تێدا نییە. بەڵام خۆشبەختانە لە ساڵی 1994ەوە بۆ یەکەم جار قوتابخانەی تێدا کراوەتەوە و تا پۆلی نۆی بنەڕەتی تێدایە و ژمارەیەک لە منداڵانی گوندەکانی دەوروبەری ئالیاوە بۆ خوێندن سەردانی ئەم گوندە دەکەن. ئەتانەوێت زانیاری زیاتر لەسەر ئەم گوندە بزانن؟ کەواتە لەگەڵمانابن با بگەڕێنەوە بۆ لای زیتەڵە و هاوڕێکانمان تاکو و گوێ لە گفتوگۆکانیان بگرین. با چەپڵەیەکی گەرم بۆ هاوکارانمان لێین بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە. دەستخۆش مناڵەکان حەزەکەن سەرەتا چیرۆکێکتان بۆ بگێڕمەوە؟ باشە چیرۆکەکەتان بۆ گێڕمەوە دوای ئەوەش هەنێ پرسیارتان لێکەم لەسەر چیرۆکەکە و لەسەر ژیانی ڕۆژانەی ئێوە باشە؟ ئامادەن؟ زۆر باشە چیرۆکەکەمان ناوی چرپەی داپیرەیە ئەڵێ بۆ ئەوەی هەوایەکی پاک هەڵمژم چوومە باخچەکەی گەڕک لە بندارێکا دانیشم و دەسم کرد بە چنینی لفکەیەکی جوان بۆ دایە گوڵە پاش کەمێک کاڵێش بە خۆی و قاپێکەوە پەیدا بوو چۆ بندارتووەکەی بەرامبەر بوو دەستی کرد بە توولێکردنەوە تووەکە بەرێکی جوانی گرتبوو کاڵێش ژیرانە لێ ئەکردەوە و قاپەکەی پڕپڕ کرد ئەوەندەی نەبرد نم باوانیش پەیدا بوو باوان هەرکە کاڵەی بینی لێی چووە پێشەوە و دەستێکی بۆ قاپەکە درێژ کرد و وتی ئەی گیان لەو تووە جوانە بیەنە کاڵێ گیان زۆرم حەز لە تووە کاڵێ بۆ ئەوەی باوان قاپەکەی لێ نەسەنێ تون دەستی ڕاپسکان و هەموو تووەکە ڕژایە ناو پەرژینە چڕەکەی باخچەکەوە کاڵێ هاواری کرد وتی ئەوە باش بوو باوان من توم بۆ تۆ لێکردەوە یان بۆ خۆم بۆ ئەو لێ کرد بۆ تۆش بۆ خۆتی لێ ناکەیتەوە باوان کە مەبەستی ئەوە نەبوو تووەکە ئاوای لێبێ نەیەزانی چی بڵێ بە هێواشی بە دەنگێکی نەرم وتی کاڵێ گیان نەبوو ئەو بکردایە باوان تەنیا ویستی کەمێک توو بخوا نەک ئاوای لێ بکە کاڵێ قسەکەی پێ بڕی و هاواری کرد نەخێر وا نییە ئەم بەیانیە چاوم لێ بوو قاپێکە پڕ کرد و برتەوە بۆ ماڵەوە ئەی تۆ بۆ بەشی کەسنەیە ها نمنم خەندەیەکی بۆ کردووتی ڕاستە من بەیانی قاپێکم لێ کردەوە بەڵام شتمە و خستمە ناو بە فەرگرەکەوە وتم پاش نیوەڕۆکە هەمووان کۆبووینەوە پێکەوەی خۆین دواتر کەوتە ڕێ بۆ ماڵەوە بەدەم ڕێگەوە ئاوڕێکیایە و وتی کاڵێ بڕۆ دایە گوڵەش بانکە ئەچم تووەکە هێنم زۆرە بەشی هەمومانەکە چیرۆکەکەم خۆش بوو دەکەواتە چەپڵەیەکی قایم بۆ خۆتان لێ یارە گیان باڵێ چۆنی باشە ئەحواڵە چۆنە یاخوا باشترە ئەی یاخوار باش بی یارە باڵێ تۆ لە پۆلی چەندی دوو لە پۆلی دوو باڵێ ئەی ئافرین یارە باڵێ تۆ حەزی لە قوتابخانەیە ئارەوەڵا باشە کە مناڵ حەزی لە قوتابخانە بێ بۆ ئەوەی هەموو ساڵێ لەوانەکانیا باش بێ ئەبێ چی بکە ئەبێ لە مەکتەب گوێ لە مامۆساکانی بگرێ وایە باڵێ ئەبێ لە ماڵی شەوە چی بکە کتێبەکان بخوێنێت ئافرین واتە سعیەکانی بکە وایە باڵێ ئافرین یارە باڵێ باشە مناڵ ئەبێ هەریاری بە مۆبایل و تابلێت و ئایپاد بکە ناخێر بۆچی لەبەرەوەی زیرەک بین لە مەکتەب ئافرین ئەگەر دیاری بە تابلێت و ئایپاد و مۆبایلکەی زیرەک نابی ئەو کاتە چاوەکانە بچووکە بنەوە ئەو کاتە توانای سعیکردنە نامێنێ ئەو کاتە واو لێ حەزی لە قوتابخانەش نابێ وایە وایە باشە کەواتە تۆ بۆ مناڵانە ئەڵەی چی کە مۆبایل بەکارێنن
ئەڵێن بڕۆن سایەکانتان بکەن نابێ ئەیپات و باش بەدەستانەوە بگرێ. ئافرین هەر بژی یاراجان دەست خۆش یارا بەڵێ ئەی چیمان پێشکەشەکەی گۆرانی گۆرانی ئەزانی بەڵێ دە گۆرانێکی خۆشم بۆ بڵێ. یەکتەنها خوددایە دوو بابەودایە سێ خوشک و بێراکانم چوارە ڕێیەکانم شەش کاتی لە خەوەستان حەوت بۆ نانی بەیانیان هەش بارە قوتابخانەمان نۆ دەست پێکی وانەکان داڵاو بەشراوەکان ئەوانەی کا پێغەمبەرمان دەستەی بەهەشتی پێدان. ئافرین یەک چەپڵێکین بۆ یاراجان دەست خۆش. مرد چۆنی باشم ئەحواڵە چۆنە؟ لا باش ئەی خوار باشبی مەرجان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی؟ لە پۆل دوو لە پۆلی دوو؟ بەڵێ کەواتە لەگەڵ یارە لێک پۆلان؟ بەڵێ ئافرین مرد بەڵێ باشە مناڵ بۆ ئەوەی بەیانی زوو خەبەری بێتەوە بۆ قوتابخانە ئەبێ شەوان چی بکە؟ سعیگان بکە ئەبێ شەوان سایەکانی بکە. ئەی باشە ئەی ئەگەر خەوت ئەبێ شەوان زوو بخەوێ یان درەن؟ زوو ئەبێ شەوان زوو بخەوێ وایە؟ وایە چونکە ئەگەر ئێمە شەوان زوو نەخەوین بەیانیان چیمان لێیە؟ خەبەرمان نابێتەوە وایە؟ خەبەرمان نابێتەوە وایە باشە ئێمە ئەگەر شەوان زوو نەخەوین ئەو کاتە لە قوتابخانەش توانای گوێگرتن لە مامۆسامانە بێ؟ نەخێر نەخێر بۆیە پێویستە ئێمە شەوان زوو بخەوین بۆ ئەوەی بەیانیا زووە سین لە خەو نابێت لە پۆلا باوێشک بین ئەبێ هەموو بیر و هۆشێکمان لای مامۆساکەمان بێ وایە؟ وایە ئافرین یەک چەپڵێک خاین بۆ مەرجان. شاگوڵ چۆنی؟ باش ئەحواڵە چۆنە؟ وەڵا باش شاگوڵ ئەزانی یعنی چی؟ نەوەڵا یعنی شای هەموو گوڵەکان وایە؟ وایە ئێستا تۆ شای هەموو گوڵەکانی وایە؟ وایە ئەفەری شاگوڵ جان شاگوڵ بەڵێ ئەی تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند؟ سێ لە پۆلی سێ؟ بەڵێ ئافرین هەر بژی دەست خۆش. شاگوڵ بەڵێ ناوچەکەی ئێوە ناوچەیەکی گەشتیاریە وایە؟ وایە خەڵکیە بۆم ناو بۆ گەشت و سەیران وایە؟ وایە باشە ئێمە ئەبێ کە چوین بۆ گەشت و سەیران پاشماوە شتەکانی خۆمان لەسەر زەویەکە فڕێبین؟ نەخێر ئەی ئەبێ چی بکەین؟ ئەبێ کۆیکینەوە ئەبێ کۆیکەینەوە بۆچی؟ لەبەرەوەی ژینگەکەمان پس نەبێ. ئافرین لەبەرەوەی ژینگەکەمان پیس دەبێ ئەگەر ژینگەکەمان پیس بێ ئەو هەواکەمان پیسە بێ ناوچەکەمان پیسە بێ ژیان لەسەر زەوی هەمووی پیسە بێ و نەخۆشی بڵاو بێتەوە وایە؟ وایە ئافرین هەر بشی شاگوڵ بەڵێ ئەگەر تۆ شتێکی بینی لەسەر زەویەکە و کەوتووە چیەکەی؟ کوێکی دوێخی ناوتەنەکەی زبڵە ئافرین ئەبێ کۆیکەینەوە بیکەینە ناوتەنەکەی زەبڵەکەەوە وایە؟ وایە هەر بشی شاگوڵ شاگوڵ بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی؟ شعر شعر بەڵێ دە شعرێکی خۆشم بۆ بڵێ دەی ڕۆژێ دەی فەرم و بابا ڕۆڵان چێ لە بیرتان و تێدایە گەورەتان فەرمانشتی بابیرتان ئەمە مجرگە جوانە میراتی بابیتانە هەمووتان بیپارێزن هەمیشا ڕێگەی ڕێزن ڕنگ و چۆخ و جامانە هەمووی بەرگی خۆمانە کڵاشی وەورامانی سەرنجیا سۆرانی بیگە بەرد بە مەردی جێگای شانازی و کوردی کڵاش لەگەڵ کۆڵوانە هەر لە دایکی خۆنجوان. ئافرین ئەمە چی فێری کردی؟ وەڵا مامۆستا لە مامۆساوە؟ بەڵێ. واتە لە قوتابخانە وایە؟ وایە هەر بشی یەک چەپڵێک قایم بۆ شاگوڵکیان. لیندا بەڵێ لیندا بەڵێ جوانی باش ئەی کە بچکۆلە و جوانی لیندا گیان تۆ لە بەڵێ. قوتابخانەی؟ لە پۆلی چەند؟ یەک لە پۆلی یەک. ئافرین لیندا بەڵێ با من پرسیارێکی لێ بکەم. بەڵێ یەک مۆس لەگەڵ یەک مۆس کۆیکەیتەوە ئەکاتە چەند مۆس؟ ها؟ دوو مۆس ئافرین کەواتە تۆ لەوانەکان تا باشی وایە؟ وایە ئافرین لیندا بەڵێ حەزەکەی وەکو هاوڕێکانە هەمیشە زیرەک بیت و گوێڕایەڵ بیت و لەوانەکان تا باش بی؟ بەڵێ ئافرین کەواتە ئەبێ شەوان زوو بخەوی ئەبێ بەیانیان زووەسی لە خەو ئەبێ نانی بەیانی بخۆی ئەبێ میوە بخۆی ئەبێ خواردن باش بخۆی ئەبێ وەرزشیش بکەیت لەگەڵ هاوڕێکان تا باشە؟ باش ئافرین لیندا بەڵێ منە خۆشەوێ؟ منە خۆشەوێ؟ چەند؟ زۆر زۆر منیش تۆم یەک دنیا خۆشەوێ ئافرین یەک چەپڵێک قایم بۆ لینداگیان. ڕەوا بەڵێ ڕەواگیان چۆنی؟
باشم ئەحواڵی تۆ باشی بەڵێ یاخوار باش بی ڕەواجان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی لە بۆلی پێنج لە پۆلی پێنجی ئەی ئافەری ڕەواجان ڕەوا بەڵێ لەم ناوچەی ئێوە ئاژەڵی کێوی لێیە بەڵێ وەکوچی کەروێش و سمۆرە و ئەوان کەروێشک و سمۆرە و ئەی بەراز و چەقەڵی لێیە بەڵێ ئەوانەشی لێیە بەڵێ باشە ڕاوکردنی ئەم ئاژەڵانە کارێکی ڕاستەیان هەڵەیە هەڵێ بۆچی لەبەرەوەی لەبەرچی لەبەرەوەی ئەم سروشتە ئەگەر ئاژەڵی تیان نەبێ سمۆرە و کەروێشک و شتی تیان نەبێ جوانە بێ نەخێر جوان نابێ کەواتە ژینگەکەمان بەوانەوە جوانە هاوسەنگی زەوی ئەوان ڕایان گرتووە ئەگەر ئەوان نەبن بۆ نمونە ئەگەر ئاژەڵە کێویەکان نەبن بۆ نمونە سمۆرە بەڕووەخوا ئەگەر ئەو بەڕوەکان نەخوا یەک دنیا بەڕوو لەسەر ئەم زەویاکەوێ وایە ئافرین باشە ئەی ئێمە ئەبێ سمۆرە و ئەم شتانە بگرین بڵین لە ماڵەوە ئەیکەینە قەفەزەوە نەخێر کەواتە ئەبێ ئێمە ئاژەڵەکان ڕاو نەکەین نابێ ئاژەڵەکان بگرین بۆ خۆمان بڵین خۆمان بە خێویانەکەین وایە کەواتە ڕاوکردنی ئاژەڵەکان کارێکی ڕاستیان هەڵەیە یەک چەپڵی قایم بۆ ڕەواجیان گەشت بین بەڵێ گەشت بین چۆنی باشی ئەیکە جوانە گەشت بین تۆ لامویان بچووکتری وایە تۆ لە قوتابخانەی نەچیتێتە قوتابخانە حەزەکەی زوو گەورە بیت و بچیتە قوتابخانە باشە کەواتە ئەبێ بەگوێی دایە و بابە بکەیت ئەبێ خواردن بخۆی ئەبێ میوە بخۆی ئەبێ سەیری ماوەی مناڵانی کورساتکەی یەک شتیشی بیر نەچێ نابێ یاری بە مۆبایل و تابلێت و ئایپاد بکەی باشە بەڵێنە پێی ئافرین باشە ئەی گەشت بین ئەزانی گۆرانی بۆ بڵێ گۆرانی نازانی یەک چەپڵی قایم بۆ گەشت بین لێ ژیلوان گیان چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵا باشم لە خوار باش بی ژیلوان خزمات چۆنە نەمووی باشن وەڵا باشن لە خوا باش بن ژیلوان گیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی لە پۆلی پێنج لە پۆلی پێنج بەڵێ ئافرین ژیلوان گیان بەڵێ لە گوندەکە تا قوتابخانەی تایە بەڵێ تا پۆلی چەند تا پۆلی نۆ تا پۆلی نۆ بەڵێ زۆر باشە ئەی باشە ئەگەر دەرچن بۆ پۆلی 10 و 11 و 12 ئەچن لەکوێ خوێنن لە قەراخ لە قەرەداغ بەڵێ باشە بەچی هاتوچووەکەن بە پاس بەڵێ ئەی باشە مناڵ ئەبێ کە هاتوچووەکە بۆ قوتابخانە خۆی لە جامی ئۆتۆمبیلەکەەوە دەرکا نەخێر بۆچی وەڵا لەبەرەوەی خراپە لەوانەیە بکەوێتە خوارەوە لەوانەیە ڕووداوی هاتوچۆ دروست بێ وایە باشە ئەی پرسیارێکی تر بەڵێ ئەبێ ئێمە کەوت کە دەرچوین بۆ پۆلی دا بڵین قەرەداغ دوورە ناچین ئەبێ واس لە خوێندن بێنین نەخێر نابێ کەواتە خوێندن گرنگە بۆ هەمومان وایە وایە هەر بژی یەک چەپڵی قایم بۆ ژیلوانگە لیا بەڵێ چۆنی باشم ئەی ماشەڵڵاکە جوانە لیا پاس دەکەم بەڵێ ئەحواڵە چۆنە وەڵا باشم باشی بەڵێ لیا بەڵێ تۆ لە پۆلی چەنی پێنج لە پۆلی پێنج بەڵێ ئەی ئافرین ئەی لەوانە کاتا چۆنی زۆر باشم زۆر باشی بەڵێ بڵێ زۆر باشم سپاس دەکەم ئافرین لیا بەڵێ باشە ئێوە بەڵێ وەکو مناڵانی گوندەکە وەکو کچەکان بەڵێ کاتێککە پشووی هاوینە بەڵێ خۆتان بەچیەوە سەرقاڵەکەن بە بووکەڵەکانمان بە بووکەڵەکانتانەوە بەڵێ یعنی یاری بە بووکەڵاکەن بەڵێ ئافرین ئەوە شتێکی زۆر باشە ئەی لەگەڵ خوێندنەوەیە چۆنی کتێب و شتە خوێنیتەوە ئەلحەمدولیلا باشم ئەلحەمدولیلا ئەی حەزی لە چیرۆ خوێندنەوەیە بەڵێ کەواتە من ئەمڕۆ گۆڤارێکم بۆیە ناوی گۆڤاری پەپولەیە کە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان دەریەکات و چاپیەکات و بڵاویەکاتەوە ئەو بە دیاری بۆ ئێوەی نردووە منیش هێناوە پێشکەشیەوە یەکەم باشە باشە ئافرین لیا بەڵێ ئەی حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی دکتۆر بەڵێ دکتۆری چی دکتۆری ئام دکتۆری چی ئام وامزایڵێ ئەو دڵی دکتۆری ئاوی شەیە یعنی کە بەرداخی ئەومان خواردەوە ئەبێ بە دکتۆرەکە بڵین وایە ئافرین باشە کە بووی بە پزیشک هیتەوە خزمەتی ناوچەکەی خۆ بکەی بەڵێن میتێ بەڵێ ئافرین یەک چەپڵی قایم بۆ لیاجان نە بۆسە لیا بەڵێ ئەی شتێکمان پێشکەش ناکەی بەڵێ دەیچی پێشکەشە کەروێش گوتی دایە
دنیادایە ڕێگام بدا بچمە دەر چەندین ڕۆژاوالا ماڵم بە تەنیام زۆر بێزارم دایکی وتی نانابێ ڕێوی گاڵتا نازانێ تۆ بچکۆلەی ڕۆڵە گیان نەبێ بچی تا کۆڵان دایکی کەمێک سەرقاڵ بوو کەروێش خێرا بۆی دەرچوو ئەفەرین یەک چەمڕێکانی بۆ لێ دەست خۆش هەر بژی درێ ماڵە چۆنی باش تری ڕەش یان تری سپی ڕاش ڕەش کا خۆشە تری ڕەش وایە درێجان ماڵە چۆنی باش ئەحواڵە چۆنە وڵا باش یاخوار باشبی ترێجان لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ ماڵ ئەفەرین هەر بژی ترێ ماڵ با پرسیارێکی لێ بکەم لەسەر کشت و کاڵ گوندەکەی ئێوە کشت و کاڵەکان ماڵە چ جۆرە کشت و کاڵی زیاترەکەن هین گەنم گەنم ماڵ واتە گەنمە چێنن ماڵ ئەی باشە تەماتە و کوولەکە و خەیار و بامی و ئەوانەکەن ماڵە ئەوانە شەکەن ماڵ ئەفەرین باشە ترێ کشت و کاڵ بۆ خەڵکی گوندەکان کارێکی باشە یان کارێکی خراپە کارێکی باش کارێکی باشە چونکە خەڵکی گوندەکان لە ڕێی کشت و کاڵەوە چیان دەسەکەوێ داهات خەڵکی شارەکانیش لە ڕێی خواردنی خەڵکی گوندەکانەوە دووبارە چییە بەخشنەوە بە خەڵکی گوندەکان داهات وایە خەڵکی شاریش چیان دەسەکەوێ خواردن چونکە ئەگەر خەڵکی گوندەکان نەبن خەڵکی شارەکانیش ناتوان خواردن پیاکەن وایە تۆ لە کاری کشت و کاڵە ئەو کاری خێزانەکەەوەکەی باشە کە باوکو و دایک و براو ئەوانە و لەسەر کشت و کاڵ بوون ئەچی ئاویان بۆ بەریت و چایان بۆ بەری ئافرین کەواتە و کاریکردنی کەسانی گەورە کاری ئێمەیە وایە هەر بشی یەک چەبڵێ قامی بۆ لێبەن ئەرژینگیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە یاخۆش ئەی یاخوار باشبی ئەرژینگیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی حوت لە پۆلی حوت بەڵێ ئەی ئافرین هەر بژی ئەرژین بەڵێ باشە مناڵان بەڵێ لە وەرزی هاوینا کاتێک کە پشووە بەڵێ خۆیان بە چ شتێکەوە سەرقاڵکەم باشترە مەلەکردن و یاریکردن مەلەکردن و یاریکردن وایە بەڵێ باشە ئەبێ ئێمەی مناڵ یاری بە تابلێت و شتانە بکەین نەخێر نەخێر سوودی مەلەکردن زیاترە یان یاریکردنی مۆبایل مەلەکردن مەلەکردن چونکە وەرزشە وایە وایە ئێمە بە وەرزش چیمان لێیە زایفە بین ماسوولکەکانمان بەهێزە بێت جسممان بتەوە بێ وامان لێ قەڵەویش نەبین وایە وایە باشە تۆ حەزت لە چ جۆرە یاریەکە دووگۆڵی دووگۆڵی بەڵێ حەزت لێ لە دووگۆڵیا چی بیت دیفاع دیفاع بەڵێ باشە ئەگەر ڕۆژێ دووگۆڵیتان کرد منیش بانەکە لەگەڵ خۆتان دیاری بکەم بەڵێ بەڵێن بێ بەڵێ باشە ئەی تیپتانەیە بەڵێ تیپەکەتان ناوی چییە خەبات خەبات بەڵێ ناوێکی زۆر خۆش و کوردیە خەبات واتە ئێوە خەباتەکەن و تێکۆشن وایە وایە یەک چەپ لە قایم بۆ ئەرژینجان وانەر بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە بەڵا باشم هەر بشی وانەرکە وانەرجان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی لە پۆلی حوتم لە پۆلی حوت بەڵێ ئافرین وانەر بەڵێ ئێمە کاتێکە چیم بۆ قوتابخانە بەڵێ لە وەرزی زستانە یان لە وەرزی هاوینە ئەگەر مناڵمان لەگەڵا بوون لە خۆمان بچووکتر بێ لە پۆلی یەک و دوی بنەڕەتی بن ئەبێ ئێمە ئاگامان لیان بێ یان ئاگامان لیان نەبێ پێویستە ئاگامان لێیان بێ و دەستیان بگرین لە شەقامەکان بیان پڕین ئافرین بۆچی لەبەرەوەی خوانەخواست سالێک لیان نەیە ئافرین لەبەرەوەی ئێمە گەورەترین لەوان ئەبێ ڕێنوێنیاکەین بۆ ئەوەی تووشی ڕووداوی نەخوازراو نەبن وایە هەر بژی یەک چەپڵێ قایم بۆ وانەرجان یامور بەڵێ چۆنی باشی ئەحواڵە چۆنە وەڵا باش یاخوار باشبی یامورجان بەڵێ تۆ لە پۆلی چەنی چوار سێ یان چوار چوار ئەی باشە سێ و چوارە کاتە چەند سێ کۆی چوار ئەکاتە چەند حوت حوت ئەی چوار کۆی سێ هەر حوت هەر حوت خەریک بوو لێو تێکچەیە بەڵێ یامور بەڵێ تۆ لە پۆلی چواری وایە بەڵێ ئافرین هەر بشی یامور بەڵێ ناوچەکەی ئێوە ناوچەیەکی دارستانە وایە بەڵێ داری زۆر زۆرتیایە ئێرە وایە بەڵێ ئێرە چ دارێکی بەرداری زۆرتیایە هەنجیر هەنجیر
بەڵێ الله کە خۆشانگیر تۆ نانوەنجیرە خواردووە بەڵێ منیش خواردومە بەڕاستی زۆر خۆش و بەلەزەتە وایە بەڵێ باشە یامور بەڵێ لە وەرزی زستانە ئێرە ساردەیان گەرمە ساردە ساردە ئەبێ ئێمە دارەکان لە بنا ببڕینەوە بڵێن بۆ خۆگەرمکردنەوە بەکارێنین نەخێر بۆچی کارێکی خراپە کارێکی خراپە باشە تۆ زانی سوودەکانی دار چییە؟ سوودەکانی دار بەڵێ هەوامان پێدا بەخشن ئێ اینجا سێبەریشیانەیە سێبەریشیانەیە بێچکەلەوە دار چیتری هەیە گەڵا بێچکە لەگەڵا کە سوودیە بێ بۆ مرۆڤ ئێمەی هەوا بەرەکانی بەری هەیە وایە بەرەکانی بۆ نمونە دار سێ و دار هەنار دار تو دار پرتەقاڵ کەواتە ئێمە نابێت دارەکان ببرینەوە وایە بەڵێ ئەگەر دارەکان ببرینەوە ئاو هەوا ناخۆشە بێ نەخۆشی زۆرە بێ ژینگە کەشمان پیسە بێ وایە بەڵێ یەک چەپلەکای بۆ یامور ئەمیر بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵا باشم ئەیا خوار باش بی ئەمیر گیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار بەڵێ ئافرین ئەمیر گیان بەڵێ لە گوندەکەی ئێوە خەڵک ئاژەڵداریەکە بەڵێ چه ئاژەڵێک زیاتر مانگا. بەخێوکە؟ چی مانگا مانگە بەڵێ. باشە مانگا سوودی چییە شیر و ماستەکەی شیر و ماستەکەی باشە لێشی هەمووی خۆین. خۆتانەی خۆنیان لێشیە فرۆشتنەوە لێشی ئەفرۆشین لێشیە فرۆشتنەوە بەڵێ ئافرین کەواتە ڕاگررتنی ئاژەڵەکان سوودی هەیە بۆ خەڵکی گوندەکان وایە وایە چووکە خەڵکی گوندەکان لە ڕێی ماست و شیر و ئەمانەوە داهاتیان دەسەکەوێ خەڵکی گوندەکانیش خواردنیان دەسەکەوێ وایە وایە کەواتە ڕاگررتنی ئاژەڵەکان کارێکی باشەیان نا باشە کارێکی باشە یەک چەبڵێ قایم بۆ میرکە دیاری بەڵێ چۆنی باش دیاری بەڵێ چۆنی باش دەنگ و باسە چۆنە لا باش ئەیا خوار باش بی دیاری جان بەڵێ تۆ لە پۆلی چەنی دوو جان دوو لە پۆلی دوو بەڵێ ئافرین دیاری بەڵێ تۆ حەزت لە چی یاریەکە مەلەکردن مەلەکردن بەڵێ مەلازانی بەڵێ باشە ئەبێ مناڵ ئەگەر مەلە نەزانێ هەر لە خۆیەوە خۆی هەڵباتە ئاوەوە ئەخین کێ ئەبێ کارێکی ڕاستە ئەگەر مەلە نەزانی تو بچیتە ئاوەوە نەخیر کارێکی ئەڵێ وایە وێ کەواتە تۆ چی بۆ مناڵان ناڵێ کە مەلە نازانن بۆ ئەوەی نەچنە ئاوەوە بەڵێ بیان ئەڵێ مەچنە ئاوەوە بەڵێ ئافرین چووکە ئەگەر ئێمە مەلە نەزانین و بچینە ئاوەوە لەوانەیە بخنکێین وایە وێ هەر بشی یەک چەبڵێ قایم بۆ دیاری گیان مناڵەکان گفتوگۆکەمان خۆش بوو بەڵێ پێتان خۆش بوو من هاتم بۆ سەردانیەوە منیش زۆر دڵخۆش بووم کە ئەمڕۆ گفتوگۆم لەگەڵ ئێوەیە کرد کە ئێوەی ئازیزم ناسی بەڵام بەداخەوە کاتی بەرنامەکەم کۆتاییە و حەزمە کرد بەرنامەکەم زۆر دوور و درێژ بێ بۆ ئەوەی هەر گفتوگۆ بکەین بێکەوە وایە زۆر باشە من ئەمڕۆ لێرەیە کۆتاییم بە بەرنامەکە بێنە هەتا بەرنمەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ خواحافیز